برادران ئەو کاتان باش 10 ساڵ لەمەوبەر ڕۆژی 21 مانگ دەوایە 21 مانگ بیکەم بەڵام وا ڕێککەوت درەنگ کەوت بۆ یەکەم جار من بڕوا ناکەم کەس پێش ئێمە خۆپیشاندانی دژی لە ماڵەی بارزانی بەگشتی و خودی مەسعود بارزانی بە تایبەتی کردبی کە پرۆسەیەکی بۆ ئەو سەردەم گەلە قرس بوو یەکەم تەجروبە بوو کە خۆپیشاندان دژی مەسعود بارزانی لە بنەماڵەی بارزانی و مەسعود بارزانی لە ئەوروپا ئەوەی پۆزتیڤ و لە ئەوروپا و کە یاساکان جدایە. برادران من ئەو ماوەی هەوڵ دەدەم ئەوەندەی بتوانم ئەو ڕۆژگارانەی بخۆم لەگەڵ ئەو ڕووداوانە بوومە بە ئەمانەتەوە بژێڕمەوە هەر کەسەش ئەگەر ڕخنەی هەبوو دەتانی ڕخنە بگرێ سەرنج بدا دەوڵەمەندی بکە بەڵام تا بە خۆمان لە ژیانین من گەورەترین کەم کورتیمەوەیە یعنی ئەو ڕووداوە گەورە مێژوویانەی کە بەشەکە لە خەباتی جەماوەری ئەوروپا و خودی شاری هەولێر هیچم کەمترینم تۆمار کردیە بۆیە تەزیل دەکەم ئەوە بۆ ئەوشمە هەم وەکو ئەمانەتەشی مێژووی هەم وەکو بەشێک لە خەباتی جەماوەری مەدەنی هەمیش ئەمە زیندین مێژوومان دەشەوێندرێ و تا ئەو خەڵکانەی زیندیشن بزان هاوڕێیان دەمێک بوو لە خیاڵی ئەوەدا بووین کە بیانی ئاستی ناڕزایەتی خۆپیشاندانەکان بگۆڕین چکۆت خۆ ناتوانانی هەر بە شێوە کلاسیکە خۆپیشاندان بکەی و تا ئێستاش دەبینم هەر ئەو ئوسلوبە هەیە دەکات دەبێ میتۆد بگۆڕی ئەمە لە دوو هەڵێک دەگەڕان 15 مانگ باشم لەبیرە هەڵە نەبم کاک پێشڕە و بوو معلوم لە بڕۆکسل بوو کاک پێشڕە و ئیسماعیل عارف پەیوەندی پێکردم وتی مەسعود بارزانی دێتە بڕۆکسل وتم فرسەتەکی باشە خۆپیشاندان دژی بکەین بەس ئیجازەتان پێوەردەگرێتی هەوڵ دەدەم 19 مانگ ئاگداری کردمەوەتی وەردەگیرێ ئەوەردەگیرێ ئیتر دەستمان لە 19 مانگ دەستمان بە حەملە کرد بەڕاستی ینی بەو دوو ڕۆژەی کوردستان پۆست دەبێ وەکو ئەمانەتەکی مێژووی باز بکەین ڕکلامەکی باشی بۆکردن لە پەیجەکانی خۆمان خەڵکەکی زۆر پەیمانیدا کە بێتن بەڵام لە دەرەنجامدا بەو شێوە نەبوو ئەوانەی کە هات با من لێرە وەکو ئەمانەتەکی مێژووی بژێڕنەوە سێ کەس لە بەریتانیا هات کاکیوا ڕەئوف کاک دەشتی جەمال کاک ئاسۆس باڵەبەرز لە هەموو ئەسکەندناڤیا بەندە چوو لە هۆڵندا 6 کەس هات هەڵە نەبم 4یان 5یان حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بوون لە لەندەنیش کاک دەشتی جەمال و حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هات لە هۆڵندا کاک سەرۆر کەریم هەبوو وازەمەکو کەسێکی سەربەخۆ خۆی ناساند لە بڕۆکسیش ئەو ناوانەی دێتەوە بیرم ڕەنز دەرگراوی بوو کە تازە هات بوو پێشەوە ئیسماعیل بوو سۆزان سەعید بوو ئالان خەیلانی بوو هێمن هەندرێن هەورامی بوو فەرمان چیمەن بوو چەند کەسەش کەش بوو نازەمێک دووشیان کوردی ڕۆژئاوا بوون بەڵام نەبرادرانی باکوور هاتن کە بارەگایش سەرشیان لەوێندەرن نەبرادران نەگۆڕان هات کەسیان نەهات ینی بەڕاستی ئەوە یەکێک و هۆڵندا لێی نزیک بوو کە زۆر داوامان کرد کۆمەڵە کەسی زۆر قسە بریقەدار داوایان لێکرا کەس نەهاتن یعنی لە هۆڵندا پڕی ئەو خەڵکە ناڕزایەتیانە بوو تاکە کەسێک کە بە ئەمانەتەوە بڵێم تاکە میدیایەک هات کە NN بوو کاک سەنگەر بوو کاک سەنگەر زۆر بە مەردانە هات و ڤیددیۆی چە وەخت خۆلۆی نردم بەس بەداخەوە ئێستا ئەو ئاکاونتێک بوو لێ ئاسوستاندین بە سایتم گەڕانەشی زۆری دەوێت لەبەر ئەوەی فێسبووکە بەخۆزان کە داونلۆد دەکەی دەستا و لاولا هاوڕێیان ئێمە کە دەستمان پێ کرد 20 مانگم بەڕێکەتم چوم خۆیەکی وەک گوتم نازانم من یەکێک لەو کەسانەی کە بە ناوی عەدۆ بارزانی لە کوردستان پۆست دەینووسی بە مەیل چاتوماتمان کرد وتی بۆسی بارزانی بە تەماوی لێدانت بوو لە سوید چکو زیاتر ئەمن هەرایە کەم دەکرد ئەو برادرانش لەگەڵدا بوونیانی هەمویان بەڵام دینەمە و ئەوکان هەموو ئەو هاوڕێیانزانی بدات لە سوید بوو لەگە کاک کوردستان فۆرم وەکو ڕێکخراو سەرپەرشتی دەکرد ناوی گروپی ئەودەی شوبادیش نووسرا لەگە حزبی کۆمونیستی کرێکاری بەڵام یعنی وە گروپی ئەمن چوم حزبی کۆمونیستی کرێکاریش هەفتەشتەشیان ئامادە بوون یعنی وەکو شتی حزبی و ڕێکخراوی بە زیاتر شتەکە جەماوەر یعنی کۆمەڵێک دەنجی ئازا و بوێر بوو کە ئەو ڕووداوە مێژویان تۆمار کرد کە بۆ دەواازەیەک یعنی ئەوە 2014 دەڵێم شەوەکەی کە ئەوە بوون ینی ئیجازە و ئەوە وەرگیرا و خۆمان ئامادە دەکرد لە پڕێک
دەست بە هەڕەشەکرا بە فەیسبوک بە نامەناردن کە سبەی هەموو ڕێخستنەکانی پارتی دێن لێمان دەدەن لە هەموو ئەوروپایەوە چاوەڕوان کراوە لە بەرەکەم زار بوو دژی مەسعود بارزانی خۆپیشاندان بکرێەوە سیمیناری ناو پەرلەمانی ئەوروپا هەبوو ئەمە 4 کەسمان چوینە ژوورەوە کەسە دێمە سەر ئەو چیرۆگە خۆشەش چوونە ژوورەوە بۆیە چاوەڕێ بوو ئەوە بوو کاک پێژە و سۆزان سەعید هاوژینیەکن کە پەیوەندیان بە پۆلیس کرد پۆلیسی سیارە کات پەیوەندە ڕۆژی خۆپیشاندانەکە 21 بوو 2014 بوو گوڵنیەکانی تورک لەوێش ئەوانش خۆپیشاندانی ئەمزە ئەوش بۆ ئێمە مشکیلە بوو یعنی لەگە تورک استدام بکەی لەولا لەگە پارتی بەهەرحاڵ چون هیچ نەبوو کاکیوا خۆشناو ئەببوورن کاکیوا خۆشناویش هەم لەگەکەی NN بوو هەم چالاکوانێک بوو لەو کاتدا ئەنی دەورەشی جوانی هەبوو ئەویش بەشدار بوو پێر لە هەموو مانچوو بەوێندەر دوای ئەمەشون ئەمە چاوەڕێمان دەکو 6 کەسێک بەلای کەم دێتن و 2014 خەڵک زۆر حەماسیە بوو بەداخەوە هەمووی 24 کەس بوون بە دوو ببورن داوای لێبوردنێک دەکەم لێرە کەژاڵ نووریش کە ژنشی زۆر چالاک و بێر بوو ئەو شۆی هەڵشیانێ کردین باشم لەبیرە دەیگوت بەسدا لاستیقم لە پەیدا بکەن ئەم زۆر ئەزم لە شەڕە یعنی ورەیەک بوو ئەسکو یەکەم زار بوو پارتی بڵێ هەموو ڕێخستنەکانمان دێن و ئستدام بکەن کەم پێمان خۆش بوو بەڕاشکایی بڵین گفتوگۆشمان کردمان باشە لە بەردەم پەرلەمانی ئەوروپا دەبتە خەبەری میدیایی ئابڕوچوونەشی گەورە دەبیرەوە پارتی بەس یەک کەسیشیان نەهات یەک کەسیشیان پارتیەکان نەهات بەوێندەر کە چوونەوێندە دوای ئەوە ئێمە بەشێک لەو برادرانە بەردەرگە ڕاوەستان بۆ زەنجی کەنیسەبانی دەقان خاڵش کەش دەمێ بڵێم سۆزان سەعید کە پەیوەندی بە ئانا گۆمیز کرد ئانا گۆمیز بەرپرسی دۆسیەی جێگیری دۆسیە عێراق بوو لە پەرلەمانی ئەوروپا پەیوەندی هەبوو یەکەم جار 2014 ئەو پەیوەندیە لەگەڵ یەکێتی ئەوروپا دروست کرا بوو کە کوردستان فۆرم هەیبوو دیار یەک دوو دیداریان کرد بەڵام ئێمە وەکو گروپی عەبدە شوبات لە 2012 نامە و نامەکاری لە نێوان یەکێتی ئەوروپا و گروپی عەبدە شوبات هەبوو یعنی نازانم بەر لە ئێمە کەسی بۆ برادرانی کوردستان فۆرم بەهەرحاڵ ئاگاداری کرد بوو وتی ئەمەش گروپەکمان دێنە ژوورەوە 4 کەسمان چوونە ژوورەوە کاک پێشڕە و ئیسماعیل کاک دەشتی جەمال کاک ئاسۆ باڵەبەرز و بەندە هەرچوونە ژوورەوە سەعات 3:30 بوو یەک چارێک بەس تاخیر کرای زانە ناوێکیان هەبوو نازانم ناوی باشی سبووی چای بە ئێمە کە شکاتی کرد هەر هەندەمانزانی دوو کەس هاتن وتیانە هەواڵگیری بەلچیکانە زۆر بە شپڕێوی و شەوەشی و ترسا بوون وان ترسان بوو کە گوایە شتێکی گەورە ڕوودەدا هەویەکانیان ئێوەگرتیم زووی کاک پێشڕەویان داوە باگراوندی ویان دەزانی لەبەر ئەوەی لە بەلجیکا زوو بەس ئێمە پەیوەندی بە وڵاتەکانمان کرا لە بەریتانیا و سویدەوە کە گوایم شاخی بین کوات کاری تیرۆریستی دەکەین چەند دقەیەکی یعنی 12 دقەی پێچ دوای ئەو جواب درراین وتیان بڕۆنە ژوورەوە بە کەچی هەر پارتیەکان ڕانەوەستان ینی لە خوتوەی پرزگەی یەکەم قوتار بووین چوینە ژوورەوە هیچ مەلەفمان ڕەش نەبوو چوینە ژوورەوە هەشتان پارتیەکان دڵیاندان دیار بشکایەتیان هەر بەردەوام بوو نابی بێنە ژوورێوانە هەوڵەشی زۆریاندا ئەوە بسکرتێری ئانا گۆمیز کەوکو گوتم جێگیری دۆسیە عێراق بوو لە پەرلەمانی ئەوروپا بەخۆی هات وتی ئانا گۆمیز زۆر بە مووقیف هەرچوی هەوڵیان نەگەدا کە ئێمە نەچین گوتی دەبی بێنە ژوورێ میوانی منن بۆیە هەندە برادەرمان لەوێن دەردەیان گوت دەچین یان مادام وایان کرد بعد ئیهانەی مەسعود دەکەن ئەمە لەگەڵەوە مادام هەروەکو ڕێزگرتن لە ئانا گۆمیز وە وێنەیەشی جوانی خەباتی مەدەنی پیشان بدەین پەیامی مە ئەوە بێ با هەنجەتەکەی مەسعود بارزانی ئەوە نەبێتن ئیتر بە هەر هەڵڕێکەتین کە هیچ نەکەین بەس زۆر خۆش بوو بەرپرسی پاسەوانەکانی هەموو یەکێتی ئەوروپا هات بوو بۆ کاک پێژۆ ئیسماعیل لە شیاندامە وای وەرشێڕا لە بۆمان قسەی لەگەوی کرد ئیتر پێی گوت کە کاتان لێ دەکەم بە پێڵاوی لە مەسعود بارزانی نەدەن ئیتر پێی گوتین وتی ئەو شکایەتیان کردێکە گوایە بە پێڵاوی لێ دەن هەم قەلبیان خراپ تەفتیش کردین یعنی تەفتیشەکی زۆر ئەوە بوو ترمش بە برادەران وتم وەرە وەی لێ هات ئەو مەسعود بارزانیە بترسێ لە چەند کەسێک لێ نەدری ینی بە جددی ئەوە هەنگاوەکی گەورە بوو چوونە ژوورەوە دیوارشی ئەوە دیوارشیان بە کۆیلەکانەوە ڕێز کرد 8 کەس لە پێش مەسعودی دیواریانەوە دروست کەم یەکەم زار مەسعود بیرم کەسەشی لە مساوی خوریکە
ڕەش ینی کەسێک بوو دانیشت بێکەم جار بڕوو بەڕوو ببینم تەماشامان کرد نیم سۆق و دوژمنەکانی کە حاڵەتێکی خۆش نەبوو جوانیش نەبوو ینی کابرا هاتیە سیمیناری خۆی دەکاتنیترەوە بە مۆڕە تەماشا یەکترمان دەکرد ئەویش تەماشا یەک بێکمانی کرد تێپەڕین لەبەر دەرگا شەر خەڵکییاندا نابوو چینە ژوورەوە ئیتر فوعاد حوسێن لەگە فەلاح مستەفای لەگەدا بوو زۆر خۆش بوو ئەو فوعاد حوسێنە ئێستا شوێنەکەیم لە بیرە چاوی ئەو هاتی بۆ دەرەوە زەق دەموچاوی سپی هەرگەڵا بوو فەلاح مستەفاش ترسی زۆر پێوەنیشت بوو دیار بوو زۆر مشەوەش بوون دانیشتین وەک لە وێنەکان دیارە هەندە قسە و باسی کرد و مەسعود و شتیواڵە وەڵا پێنجەقەش پێچوو ئەمە هەر یەکسەر وێنەکانی شەید کاوە سەردەشت هەفتەی شوبات ئەوانەمان بەرز کردەوە سۆران مامە هەمە لەگە هەفتەی شوبات سێ چار ڕسممان بەرز کرد و لە ناو خەڵک ئیترەندە پەرلەمان تا تەماشایەمان کرد پارتێکات زیاتر قەلەق بوون هەستین بە ڕسمەوە بە پێشیدا چوون هەموو ڕسمەکەمان هەر نەگرت ئەوە لە تەنیشتمان بوو ئیتر دیار بوو دیسان دیواریانەوە کرد ئێمە چوینە دەرەوە بیانی ئەوها تەمەشا یەکتر و چوینە دەرەوە مەسوود قسەی خۆی دەکرد بەس لە ڕێگا کاک پێشەوە گوتی بە دەنگێکی بەرز کورەگوتی بە پێش فەلاح مستەفا ئەوی داهاتین زۆر خۆش بوو ئەو وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێن وتی کورە خۆ هەر مەسعود بەس درۆی دەکا ئاوای گفت کاک پێشەوە ترنی خەندەیەک کەتە سەر لێوەمان ئەو کوش جێڕانەوەیکی مێژوویە بەس زۆر دەترسان ئیترە گوتم دیوارەشی بە کۆیلەکانیانە کورد چوینە دەرەوە کاکی وا خۆشنا و کاک سەنگەر لەگەڵمان بوون ئیتر دەست چوون کاک دوای ئەوە هاتن گوتیان لە ناو خۆیان بەشەڕ هاتن گوتیان ئەمە بچینەوە هەمووتان سزاد کولێتان گەڕا ئەوانە بێن ئیتر ئەمەش پێمان گوتن ینی ببورن ینی ئەو ناوخواان ئەو گروپی نەنەراتێرم وتیان کاکە ئەوە بە کەس کۆنتترۆل ناکرێت بە ئۆبامەش ناکرێت بەهر حاڵچوینەوە لە ڕێگا بەڕاست ڕێزان خانێکی شەگەرماندا بازام یەکێتی بوو هەر لە ڕێگا بوو یەکێتی ئەوەندەم شەوەش و حەزیان لێ بوو تەلەفۆنیان لۆ کرد چ بوو چ نەبوو چیرات ئیتر باویش دۆی ژێڕانەوە لە ناو سیارە شەو چ خۆشمان برد سەر و لافتەیەکی زۆرمان بردو هەم لافتەکان بە دار بگوتماگە بوو تە شەڕ لێکتری بدەنیانی بەڕاستی گیانی بەرەنگاریی باش بوو یەکەم تەجروبە بوو کە تو دژی مەسعود بارزانی بکەین ئەو گۆڕان تازە چوو بوونە ناو حکومەت زۆر متەڕەدید بوون وا بزانم بڵاویان کردەوە بەس زۆر بە لاوازی بڵاویان کردەوە بەهەرحاڵ هاوڕێنەوە ڕووداوێکی مێژووی ئینسان دەبێ باس بکات و ئەو بیرەوەریانە ئەوانە بۆ دەواازەیەک لەو خەباتی جەماوەری ئەوروپا کە پێشتر بە خۆپیشاندان دەکرێت ئەوزاری ڕوبڕ و یەکەم تەجروبە بوو لەگە مەسعود بارزانی دەست پێ کرد وەک ئەمانەتێکی مێژووی بە هیوام هەر هاوڕێک ئەگەر کەم کورتێکی سەرنجێکی لەو هاوڕێیان ناوی کەسێکم نەویست و داوا لێبردن دەکەم پێم بڵێت دەکرێت ئەوە هێشتا دەوڵەمەند بکرێت بۆ نووسین دوای ئەوە ئاخیرزار دەکەم من ئەو شتانە هەموو دەکەمە کتێب هەموو ئەو کار و چالەکی گرنگانەی لە شکایەت لە خۆپیشاندان کردومانە دەیکەم بە پەرتوکرد بە ئایندا ئەگە تەمەنیار بکەم کاتە چاوش